گەیشتن بە نەتەوەکان. پێویستە جاڕی پەیامی ڕزگاری بدەین و ئاشکرای بکەین کە عیسای مەسیح هاتە جیهانەوە بۆ ئەوەی ببێتە ڕزگارکەری هەموو خەڵک بە چاوپۆشین لە نژاد و ڕەنگ و بیرروباوەڕ. ئەم بنەمایە پەیوەندی بەو هۆکارە هەیە کە بەهۆیەوە عیسا هاتە جیهان. ئەوە یۆحەنای نێردراو بە تەواوی ڕوونی دەکاتەوە ئەم ئەرکە جیهانیەمان پێدەدات سەبارەت بەو خۆیە کە عیسا لە پێناوی هات لە ئنجیلی یۆحەنا 3:16 کە هەمومان لەبەرمانە. لەبەر ئەوەی خوددا ئەوەندەی جیهانی خۆشویست تەنانەت کوڕە تاقانەکەی بەخت کرد تاکو هەر کەسێک باوەڕی پێبهێنێت لە ناو نەچێت بەڵکو ژیانی هەتاهەتایی هەبێت. با بیر لە وشەی هەر کەسێک بکەینەوە. هەر کەسێک باوەڕی پێ بهێنێت واتە هەر کەسێک باوەڕ بە عیسای مەسیح بهێنێت لە ناو ناچێت بەڵکو ژیانی هەتاهەتایی دەبێت. عیسای مەسیح لەبەر ئەم بنەمایە هاتە جیهان. هاتنیشی پەیوەندی بەم بنەمایەوە هەیە کە عیسای مەسیح هاتە جیهانەوە بۆ ئەوەی ببێتە ڕزگارکەری هەموو خەڵک بە چاوپۆشین لە نژاد و ڕەنگ و بیرروباوەڕ. ئێستا تا ئەم خاڵە لە ئەنجیلی مەتا عیسا پەیامێکی تایبەتی هەبوو بۆ هاوڵەکانی و گەلەکەی کە جوولەکەن. لە ڕاستیدا ئەم پەیامە یارمەتی دەدات بۆ تێگەیشتنی دیدەکە لە گۆشە دیدی خودداوە. ئەم دیدەش ئەوەیە کە کاتێک هەموو جیهان سەرپێسی خوددایان دەکرد، خوددا بانگهێشتی ئیبراهیمی کرد و ئیسحاق و یاقوب و گەلی پەیمانی کۆنی دروست کرد. ئەو هۆکارە چی بوو کە خوددا ئەوانی دروست کرد؟ ئایا لەبەر ئەوەی کە خود لایەنگیری بۆ کەسانێکی دیاریکراو بێگومان؟ نەخێر، ئەوانی دروست کرد بۆ ئەوەی ئەو نەتەوەیە بەکاربهێنن بۆ دەرخستن و جاردانی ڕزگارکەرەکە بۆ ئەوەی هەموو جیهان ڕزگاری بەدەست بهێنن. کاتێک عیسا هات دقەکە دەڵێ یەکەم جار بۆ کەسە تایبەتەکانی خۆی هات. دەستی کرد بە خزمەتی گەلە تایبەتەکەی خۆی کە جوولەکە بوون، چونکە خۆی لە نژادری جوولەکەیە. ئەوە لە سەرەتاوە پلانی خوددا بوو. خوددا ئەو خەڵکانەی هەڵبژارد بۆ ئەوەی مەسیح دەربکەوێ. جا کاتێک مەسیح هات یەکەم جار بۆ لای ئەوان چوو، بەڵام ئەوان ڕەتی کردنەوە وەکو نەتەوەیەک و گەلێک ڕەتی کردنەوە، نەک وەکو تاکە کەس، چونکە کلێسای یەکەم زۆربەیان بریتی بوون لە کەسانی جوولەکە. بەڵام دوای ئەوە کتێبی پیرۆز پێمان دەڵێ کە عیسای مەسیح بۆ گەلەکەی خۆی هات کە ڕەتیان کردەوە ڕووی کردە تەواوی جیهان. ئەوە لە ژیانی مەسیحدا بەڕوونی دەبینین کاتێک خزمەتەکەی فراوان کردەوە تا جیهانی بتپەرستانیش بگەڕێتەوە. قوتابیەکانی بە ئاسانی ئەو بنەمایەیان نەزانی، چونکە زۆر سەرگەردان بوون و مەیلی نەتەوەی خۆیان بوون بەهۆی نەریتی پیاوانی ئاینی. بۆیە عیسا ئەو شوێنەی بەجێهێشت و ڕووی کردە جیهانی بتپەرستان. با سەرنج بدەین ئنجیلی مەتا 15:21 چی دەڵێت. عیسا لەوێ ڕۆیشت و چوو بۆ ناوچەکانی سوور و سەیدا. بە شێوەیەکی سەرەکی کاتێک عیسا ڕۆیشت بۆ سوور و سەیدا دەبینین لەسەر نەخشە بەرەو باکووری خاکە پیرۆزەکان دەچین. ڕووە و ناوچەی فینیقیا لە سەرووی نەخشەکە سوور و سەیدا هەیە. ئەو دوو شارە بتپەرست بوون، دانیشتوانی بتپەرست بوون و بتیان دەپەرست و کاری ناشیاویان ئەنجام دەدا وەکو بەشێک لە پەرستنیان. ئیزابێلی شان نمونەیە بۆ ئەم شتە لە پەیمانی کۆن، چونکە ئەو بەشەی جیهانەوە هات. هاوسەرگیری لەگەڵ ئاخابی پاشای جوولەکەی کرد. ئەو پاشایەی بەرەو بتپەرستنی و کاری قیزوەنی برد کە بیر لە ئیزابێل دەکەینەوە
بەدکاریمان دێتەوە یاد وەکو بتپەرستی و خراپەکاری. ئەو شارە لە باکووری خاکە پیرۆزەکانە و لەم ڕۆژدا پێی دەگوترێت لوبنان. کاتێک عیسا ڕۆیشتە ئەو شارە ئامانج و مەبەستێکی تایبەتی هەبوو. ئەوە لە ئینجیلی مەتا بەشی 15 ئایەتی 22 دەخوێنینەوە دەڵێ ژنێکی کەنعانی. کە دەڵێت ژنێکی کەنعانی واتە لە جیهانێکی بتپەرستیەوە هاتووە. ژنێکی کەنعانی خەڵکی دەوروبەری ئەوێ بەرەو ڕووی هات و هاواری کرد گەورم ئەی کوڕی داوت بەزەیت پێمدا بێتەوە کچەکەم بەهۆی ڕوحی پیسەوە ئازارێکی زۆری هەیە. ئەو ژنە دەربارەی عیسای بیستبوو دەیزانی کە هاتووە نێوان گەڵی جوولەکە دەگەڕێت. بەزەیت پێمدا بێتەوە کچەکەم بەهۆی ڕوحی پیسەوە ئازارێکی زۆری هەیە. واتە بەتوندی ئازار دراوە لە لایەن ڕوحێکی بەدکارەوە. بەڵام عیسا تەنانەت بە وشەکەیش وەڵامی نەدایەوە. قوتابیەکانی هاتنە پێش و تکایان لێی کرد بەڕێ بکە و بە دوامانەوە هاوار دەکات. سەرنجی بدەن کە عیسا تاقیکردنەوە دەخاتە ڕوو. بێدەنگ بوو وەڵامی نەدایەوە. لەگەڵ قوتابیەکانیش ئەوەی کرد کە لەگەڵ ئەم ژنە کەنعانیەی کرد. مەبەستی دوولایەنیە. بەڵام قوتابیەکانی لە شێوەیەک فەرمودەکەی عیسایان لێکدایەوە کە نایەوێ کچەکەی چاک بکاتەوە بۆیە دەیانویست بڕوات. بەڵام لە ڕاستیدا عیسا ئەوەی ڕەت نەکردەوە بەڵام تاقی دەکردەوە و لە هەمان کاتیش وێنەیەکی مەزنی بە نێردراوانیدا. بەم تاقیکردنەوە عیسا تێنەگەیشتنی قوتابیەکانی سەلماند. کاتێک وەڵامی ئافرەتەکەی دایەوە و فەرمووی من تەنها بۆ مەڕی ونبوونەکانی ماڵی ئیسرائیل نێردراوم. بێگومان ئەو شتە دروست نەبوو چونکە عیسا ئەو ژنە کەنعانیەی تاقی دەکردەوە. با بزانین چۆن وەڵامی دایەوە کە سەرنجی قوتابیەکانی ڕاکێشا. بەڵام ژنەکە هات و کڕنۆشی بۆ برد و گوتی گەورم یارمەتیم بدە. وەڵامی دایەوە ناشێت نانی منداڵان ببدرێت بفڕێ بدرێت بۆ سەگ. لێرەدا عیسا ئەم وشەیەی بەکارهێنا چونکە ئاماژە بۆ تووتکە سەگی ژێرمێز دەکات کە وردنانی کەوتوو دەخۆن. دوای ئەوەی عیسا ئەم وەڵامە توندەی دایەوە ئافرەتەکە بە عیسای گوت ڕاستە گەورم بەڵام سەگیش لەو پاشماوەیە دەخوات کە لە خوانی گەورەکانی بەردەوێتەوە. اینجا عیسا وەڵامی دایەوە خانم باوەڕی تۆ بەهێزە. ئەوەی داوای دەکەیت با بۆت ببێت. لەو کاتەوە کچەکەش چاک بووەوە. دەبینین لێرەدا عیسا تاقی دەکاتەوە. تاقی باوەڕی دەکاتەوە. بەڵام لە هەمان کات قوتابیەکانی فێر دەکات کە تەنها بۆ مەڕە ونبوونەکانی ماڵی ئیسرائیل نەهاتووە بەڵکو بۆ هەموو جیهان. بۆ ئەم ژنە کەنعانیەش هات کە بتپەرست بوو. بێگومان دەرئەنجامی ئەم شتە عیسا وەڵامی دایەوە خانم باوەڕی تو بەهێزە. ئەوەی داوای دەکەیت با بۆت ببێت. لەو کاتەوە کچەکەش چاک بووەوە. لێرەدا ئاراستە گۆڕی دەبینین لە ئینجیلی مەتا. ئەم ئاراستە گۆڕینەش بە تاکە کەسێک دەستی پێکرد لە خاکی بتپەرستان لە باکوور. ئێستا عیسا دەگەڕێتەوە بەڵام ئەم جارە ناچێتە ڕۆژئاوای ئەو بەری ڕووباری ئوردون ڕووە و دەریای سپی ناوەڕاست بەڵام بۆ ڕۆژهەڵاتی ئەو بەری ڕووباری ئوردون لەو ڕێگەیدا بە ناوچەکانی بتپەرستانەوە تێدەپەڕێت. ئەو شارانە ناویان دیکا پۆلسە یاخود دا شارەکە. ئەو شارانەش لەو بەر ڕۆژهەڵاتی ڕووباری ئوردون و دەریاچەی تەبەریادان. لەوێدا شارگەلێک هەیە کە زۆربەی دانیشتوانی بتپەرستن. ئەو دەشارانە لەوێن تا دەگاتە دیمەشق. دیکاپۆلیس لەو شارانەیە کە عیسا پێیانەوە تێدەپەڕی. ئەوەی
کە لەو قۆناغا عیسا کردی ئەوەیە کە دەیەوێ پەرجوویەک دووبارە بکاتەوە کە لەو بەری دەریاچەی تەبەریا کردی کاتێک 5,000 پیاوی تێر کرد جگە لە ئافرەت و منداڵان. ئێستا 4,000 کەس تێر دەکات ئەو خەڵکەش لەو دەشارەوە هاتبوون. عیسا پەسەندیان دەکات و تێریان دەکات و نان و ماسیەکان زۆر دەکاتەوە وەکو ئەوەی لەو بەری کردی. جوولەکەکانی تێر کرد. بەڵام جیاوازیەکە لێرە ئەوەیە کە بتپەرستانیش تێر دەکات. لە ئەنجیلی مەتتا 15:32 دەخوێنینەوە. ئینجا عیسا قوتابیەکانی بان کرد و فەرمووی: دڵم بەو خەڵکە دەسووتێت. ئەوە 3 ڕۆژە لەگەڵماندان وا هیچیان نییە بیخۆن. 3 ڕۆژ ئەوە کاتێکی زۆرە بەراورد لەگەڵ ئەو 5,000 پیاوە کە یەکەم جاری تێری کردن کە تەنها 1 ڕۆژ لەگەڵیاندا بوون. بەڵام ئەم خەڵکە لەو ناوچانەوە هاتوونە و ماوەی 3 ڕۆژ لەگەڵ عیسادان. بۆیە عیسا دەفەرمووێت ناشمەوێت بە برسیەتی بیان نێرمەوە نەوەک لە ڕێگا بڕنەکەن. جا بەڕاستی لەوانەیە لە ڕێگادا بکەون و هەندێکشیان بمرێت. بۆیە دەبێ گرنگیان پێ بدەین و تێریان بکەین. عیسا 7 نان و چەند ماسیەکی بچووکی زۆر کردەوە. ئەوە لە ئەنجیلی مەتا بەشی 15 ئایەتی 37 دەخوێنینەوە کە دەڵێت: هەموو خواردیان و تێر بوون. دوای 7 سەبەتەی پڕ پەلکەنانیان کۆ کردەوە. عیسا بە یەک کەس دەستی پێکرد کە ژنە کەنعانیەکە بوو. دواتر ڕووی کردە هەزاران بتپەرست. ئەوەی سەیرە کە ئەنجیلی یۆحەنا دەکەینەوە دوای ئەوەی 5,000 کەس لەگەڵی جوولەکە تێر کرد کە خەڵک هاتنە لای داوای دانی دیکەیان کرد. عیسا فەرمووی ئەو خەڵکە هاتوون چونکە تێریان کرد. بەڵام لە ئەنجیلی یۆحەنا 6:35 دا هاتووە. عیساش فێی فەرموون: منم نانی ژیان. ئەوەی بێتە لام هەرگیز برسی نابێت. ئەوەش باوەڕم پێ بهێنێت هەرگیز تێنووی نابێت. عیسا هەمان پەیام بە بتپەرستەکانیش دەدات بە شێوەیەکی درامی کاتێک نان و ماسیەکانی زۆر کردەوە. ئەمەش دەمانبات بۆ پرسیارێک دەبێ بیری لێ بکەینەوە و وەڵامی بدەین. عیسا چۆن سەلماندی کە ئەو پەرجوانە دروست کراون بۆ یارمەتیدانی قوتابیەکان بۆ ئەوەی لە ڕووی ڕووحەوە گەشە بکەن ئەوەندەی دروست کراون بۆ دابینکردنی پێداویستیەکانی خەڵکە برسیەکە. کە عیسا تەحەدای قوتابیەکانی کرد بەو ژمارە زۆرە خەڵکەکە لەوێ بوون 5,000 پیاو بوون جگە لە ئافرەت و منداڵان. یەکێک لە ئامانجی پەیامەکەی ئەو پەرجووە فلیپۆس بوو. لێرەدا دووبارە مەبەستی دوولایەنە دەبینین. ئەوەش لە ئەنجیلی یۆحەنا بەشی 6 ئایەتەکانی 5 و 6. کاتێک عیسا چاوی هەڵبڕی و خەڵکێکی لە ڕابەدەر زۆری جوولەکە بینی دەهاتنە لای بە فلیپۆسی فەرموو. لێرەدا دەبینین عیسا جەختی کردە سەر فلیپۆس. با بزانین داوای چی کرد لە فلیپۆس. لەکوێ نان بکڕین و ئەمانە نان بدەین. یۆحەنای موژدەبەخش ئەم پرسیارە ڕوون دەکاتەوە و دەڵێت ئەمەی گوت بۆ ئەوەی تاقی بکاتەوە واتە فلیپۆس. چونکە خۆی دەیزانی دەبێت چی بکات. وەکو دەبینین لێرەدا عیسا فێری فلیپۆس دەکات لەم پەرجووەدا. فلیپۆس پێویستی بەم وانەیە بوو چونکە دوای ئەوە بە ماوەیەکی کەم دەبینین کە فلیپۆس پرسیارێک لە عیسا دەکات: ئەی عیسا، خۆتمان بۆ ئاشکرا بکە، باوکمان پێ پیشان بدە. عیساش وەڵامی دایەوە و فەرمووی: ئەی فلیپۆس، بێگومان ئەوە دوای کاتێکی زۆر بوو لە پەرجووی تێرکردنی 5,000 کەسەکە. جا عیسا بە فلیپۆسی فەرموو: فلیپۆس، ئایا تەنانەت لە دوای ئەم ماوە زۆرەش کە لەگەڵتانم نەتناسیوم؟ ئەوەی منی بینیوە باوکی بینیوە. ئیتر
چۆن دەڵێی باوکمان نیشان بدە؟ واتە من و باوک یەکین. کەواتە کاتێک پێش ساڵێک یان زیاتر ئەیسا 5,000 کەسی تێر کرد، فلیپۆس ئامادە دەکرد بۆ ئەم وانەیە کە خۆی و باوک یەکن. کەواتە ئەیسا ئامانجی زۆر و کەسانی زۆری هەبوو بەوەی فێری دەکرد. ئەمەش نمونەی ڕوونکردنەوەیەکی جوانە بۆ ئامانجی زۆر بۆ ئەم بنەمایە. با دووبارە بنەماکە بخوێنینەوە. پێویستە جاری پەیامی ڕزگاری بدەین و ئاشکرای بکەین کە عیسای مەسیح هاتە جیهانەوە بۆ ئەوەی ببێتە ڕزگارکەری هەموو خەڵک بە چاوپۆشین لە نژاد و ڕەنگ و بێباوەڕ. ئەمە پەیامی موژدەی ئینجیلی عیسای مەسیحە. هەر بەم هۆیەوە عیسای مەسیح هاتە جیهان.